يعدد وقع فايز قلاري ازانك القرد وزاني من بوتو شون مصاصلا ولي بي فيهم بلا شون بيرتان لو كردوا ام راسي ما بدا سوري كون كان دەستان خۆش بێ بەخێر بێن لە ڕاستیامە کە حاجی فایق کۆتا کوڕی بووە ئەویست ژن بێنێ کاکە قانعیش لە ئەوروپا گەڕابوو حەزی کرد بە دیداری خزمەکان شاد بێ هەم نەریتێکی کۆنی کوردەواری زیینوو بکاتەوە لەبەرەوە بیری کردەوە لێرە هەم دەوار هەڵبدەن خێمە هەڵبدەن و لە هەمان کاتا پێشوازیمان لە کۆمەڵێ میوانی دوور و نزیک و کە دەمێک بوو لە ڕاستیان نەمان بینی بوون وەکو عەرەبە لە عید المؤمنینی لێ بوو هەم نان ساز کرابوو بە دەسووری کوردەواری و لە هەمان کاتا زەماوەنێکیش بۆ کاکە بڕیاری شاڵە ئەمڕۆ دوای نان خواردن زەماوەنەکەش دەست پێکات لە قەدیمدا پێشتر دەستوری زەماوەن بەم جۆرە بووە ئێستا دەسوورەکە گۆڕاوە کراوە بە کێک و ساردی ئەوانە بە بۆ چوونی ئەوە تا چەند گرنگە ئەم یادانە زیندوو بکرێتەوە لە ڕاستیدا سەرڕای ئێستای پێشکەوتنی تەکنەلۆژیا بەڵام پێمان وایە سەردەمەکانی زوو کە سەختتر بووە خەڵکی پێشووتر ژیرتر و دنیا دیدەتر بوون هەم لەوەی کەلتورەکەی خۆیانیان پاراست بووە هەم لەوەی هەم عرفەکە و کەلتورەکەیان ڕەبت کردووە بە دینی ئیسلامەوە چونکە هەم لە دینی ئیسلامە ناندان خێرە ئێمە ئەمڕۆ خۆشبەختانە سپاس بۆ خوا هەم ناندرا هەم کۆمەڵەیە خزمی خۆشەویست لە دوور و نزیکەوە هاتبوون بە دیداریان شاد بووین و هەم کەلتورەکەشمان زیینوو کردەوە بەڕای من ئەمەی کەلتوری زوو جوانتر و گونجاوتر بووە نەک ئەو کێک و ساردیەی کە ئێستا بەداخەوە بەشێکی زۆری بە تەمەنەکانمان یا گەنجەکانیش تووشی شەکرە بوون کە ناتوانن یعنی کێک و ساردیەکەش بخۆن بەڵام نان خواردنی تیابێ برنج و شلەی تیابێ هەموو کەسێ ئەتوانێ بیخوات چیتان لێ نابوو چیتان کرد بۆ میوانەکان وەڵا هەم برنج هەم فاسۆلیا هەم گۆشت هەم ساردی هەم نان ئیتر ئەوەی پێویست بوو بێ و دەرفەت هەبوو بێ و بتوانین پێی بگەین سوپاس بۆخوای گەورە ئەنجامماندا بوو بەنزیکەی چەند کەس میوانی ئێوە بوونەوە ئێمە وەکو کورسی و مێز و ئەوانە حەق و حسابی 900 کەسمان کردبوو بەڵام لە 250 بۆ 300 کەس بەس پیاوەکان تێپەڕێ بوو پێم بڵێ دوای ئەم نان خواردنە ئاهەنگەکە تاکەی بەردەوامیە بێ ئەویش بە دەسووری کۆن ئەکرێ پێم وا بێ ئەسپ و ئەوانشتان هێناوە کە سواربازی بکەن دروستە هەم زەماوەنەکە بەردەوامە بێت تا و کاتەی بێتاقەتە بن و لە هەمان کاتە ئەسپی شێناوە بۆ ئەسپ سواری ئەوەش نمایشێکی جوانەکە ئینشاءالله